بۆیە بەڕێز هێرش عومەر کە بەڕێوەبەری سنتەری گەشەپێدانی کارە لە زانکۆی تیشک لە هەولێرەوە لە ناو پێشانگاکە لەگەڵمانە. بەڕێز هێرش ئەم کاتت باش سڵاوت لەبێت. پێم خۆشە خۆتان لە گرنگی و ئامانجی پێشانگاکەەوە دەست پێ بکەن و بۆمان باس بکەن تا چەند توانیوتانە ڕۆڵێکی گرنگتان هەبێت لە ڕەخساندنی هەلی کاردا. هەموو کاتێکتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمڕۆ دەیەمین پێشانگای هەلی کار لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بەڕێوەشوو بە هاوبەشی زانکۆی سۆران. لە ڕاستیە ئەم ساڵ بە شێوەیەکی زۆر جیاوازتر لە ساڵانی پێشوو ئێمە هەوڵماندا پێشانگای هەلی کار بەڕێوە بین بەوەی کردمانە مەرج لەسەر کۆمپانیا بەڕێزە بەشدار بۆکان. ئەو کۆمپانیانەی کە هەلی کاریان هەبێت دەتوانن لە پێشانگاکەمان بەشدار بن یاخود هەلی خولی هاوینیان هەبێ بۆ دەرچوان و قوتابیانی قۆناغی کۆتایی زانکۆکەمان و زانکۆی سۆران و ئەوەی جیاوازە ئەم ساڵ بۆ سەرجەم زانکۆکانی کوردستان دەرچووەکانیان ئەتوانن لەو پێشانگایە بەشدار بن کە 2 ڕۆژە و سبەیش بەردەوام دەبێت. بەڵێ باشە. بەڕێز هێرش ئەو کۆمپانیانەی کە بەشدارن زیاتر لە چ بوارێکدان؟ ئایا ئەو بوارانەی کە ئەمڕۆ نمایشیەکەن تا چەند گونجاوە لەگەڵ توانا و بوارە جیاوازەکان لەلایەن دەرچوانی پەیمانگا و زانکۆکان؟ بەڵێ بێگومان ئەمڕۆ 30 کۆمپانیا لەو پێشانگایە بەشدارن و لەسەر جەم بوارەکان ئێمە هەوڵمان داوە کە هەموو بوارەکان لێرە هەمن لە بواری کۆنسترکشن، ئەندازیاری، لە بواری تەندروستی، لە بواری پەروەردە کە گرنگێکی زۆر تایبەتمان پێداوە، لە بواری کارگەڕی و ئابووری لەسەر جەم بەشەکان ئێمە وەکو زانکۆی نێودەوڵەتی تیشک 8 فاکەڵتیمان هەیە. هەوڵمان داوە لە هەموو بەشەکان کە زۆربەی زانکۆکانی کوردستانیش بە شێوەیەکی گشتی لەو 8 فاکەڵتیە پێکدێن و بەشەکان دابەشە بن بەسەر ئەو 8 فاکەڵتیە. لە هەموو بوارەکان ئێمە هەوڵمان داوە کۆمپانیەکان بەشدار بن و بە شێوەیەکی گشتگیر بەشدارن. لەم پێشانگای ئەمە ئێستا حالیان زیاتر لە 300 هەلی کارمان بەردەستەکە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان ئەتوانن بێن لە زانکۆی نێودەوڵەتی تیشک سیڤەکانیان پێشکەش بکەن و لە کەرتی تایبەت بتوانن دەست بەکار بکەن. باشە. بەڕێز هێرش ئەو هەلانەی کە ڕەخسێنراوە لەلایەن کۆمپانیاکانەوە زیاتر لە چ بوارێکەواتە پێویستیان بە چ بوارێکە بۆی کە قوتابیان بتوانن سوودمەند بندلی؟ لە ڕاستیە کە پلانی ئەو پێشانگایە دەیەمین پێشانگای هەلی کارماندانە ئێمە هەوڵماندا لە هەموو بوارەکان کۆمپانیەکان داوتکەین لە زانکۆکەمان بەردەوام بن. ئێستا لە بواری ئەندازیاری، لە بواری کارگێڕی، لە بواری تەندروستی، لە نزیکی دا قوتابخانە لێرە بەشدارن کە پێویستیان بە سیڤە بە شێوەیەکی تایبەت. ئێمە هەوڵمان داوە هەموو بەشەکانی تێدا بن، هەمووی تێدایە. یعنی بۆ نمونە کۆمپانیایەکی سپۆنسەرە سەرەکیەکانمان کە ئێستا لێرن، یەکێک لەو کۆمپانیانە پێویستی بە 100 کارمەند هەیە کە لە لقی سەرەکی هەولێریان کاریان بۆ بکە. ئەم کۆمپانیایەکی گەورەیە. لە بواری ئەندازیاری پێویستی بە ئەندازیارە، لە بواری کارگەڕی پێویستی بە دەرچووی بەشە کارگەڕیەکانە، لە بەشی تەندروستی پێویستیان بە کارمەندە. کۆمەڵێک تاقیگەی پزیشکی لێرە ئەمڕۆن لە بەشی دەرمانسازی، لە بەشی دانسازی کۆمپانیای لەیە کە پێویستیان بە دەستی کارە. لە مەجای وەکوتم پەروەردە قوتابخانەکان لێرن پێویستیان بە مامۆستایە، ینی مامۆستا لە بەشە ئینگلیزەکان، مامۆستاکان کە لە ناو دەرچووەکان ئەوە باوە کە دەرچوانی بەشە کۆمەڵایەتیەکان هەلی کاریان دەستناکە. بەڕاستی منۆک و بەڕێوەبەری سنتەری پەرۆپێدانی پیشەیی لە زانکۆی نێودەوڵەتی تیشک یەکێ لە ئەڵنگارە سەرەکیەکان کە ڕوبەڕوومە بێتەوە ئەوەیە کە زۆربەی قوتابخانە تایبەتەکان داوای مامۆستای کوردیمان لێکەن، مامۆستای جوگرافی، ئەوانە کە داوامان لێکەن بەدەستمان ناکەوێت. لەبەرەوە ئەو پێشانگایە دەرفەتێکە کە لە هەموو بوارەکان دەرچوو زانکۆ پەیمانگاکان بتوانن بەشدار بن، سیڤەکانیان پێشکەشکەن. هەوڵمان داوە ئەم پێشانگایەکی حەقیقی بێت. لە ڕاستیە ئێمە ئەمانتوانی 100 کۆمپانیا ئێستا لە ناو زانکۆکەمان بێ. بەڕاستی ئێمە کۆمپانیەکانمان هەڵبژارد بەداوای لێبوردن لە زۆریان. ڕێگەم ینی نەمانویست ڕێگەبین بە کۆمپانیەکان کە مارکێتین بۆ خۆیان بکەن. ویستمان پێشانگایەکی هەلی کاری حەقیقی بکەین دەرچووی زانکۆ پەیمانگاکان کە کاریان بتوانن لە کەرتی تایبەت کار بدۆزنەوە. باشە. بەڕێز هێرش ئێستا جیهانی ئەمڕۆ چەندین بواری جۆراوجۆر و جیاوازی تایە کە نوێن زۆر نوێگەریە. ئایا زانکۆکانی ئێمە یاخود با بڵێن دەرچوانی ناو زانکۆ و پەیمانگاکان کارامەییان لەو بوارانە هەیە کە بگونجێت هاوشان بێت لەگەڵ بازاری کاری ئەمڕۆیە و لەگەڵ بازاری کۆمپانیەکانە؟
لە ڕاستیە ئەوە یەکێکە لە ئەو ئاڵنگاریانەی کە ئێستا ڕوبەڕووی دەرچووی زانکۆکانە بێتەوە. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتێکی هەیە بە ناوی بەڕێوەبەری سنتەری پەرەپێدانی پیشەیی کە لە هەموو زانکۆکان ئەو سنتەرە هەیە کە پێی وترێت CBC. ئەم سنتەرانە کاری سەرەکیان دۆزینەوەی وەکو زانکۆی تیشک باسکەم دۆزینەوەی هەلیکارە بۆ دەرچووەکانمان. پێش دۆزینەوەی هەلیکار ئێمە کە گەرسەی بکەین لە زانکۆکان تابیەکانمان هارد سکیڵیان زۆر باش، ینی ئەکرێتەوە ئەندازیارێکی سۆفتوێری زۆر زیرەک بخەیتە بازارەوە، ئەندازیارێکی شارستانی زۆر زیرەک بخەیتە بازارەوە، ئەکرێت مامۆستایەکی زۆر زیرەک بخەیتە بازار. ئەو کێشەی کە ئێستا هەیە سۆفت سکیڵەکەیە، ینی ئەو کەسە چۆن توانێت تیمۆرک لەگەڵ گروپێک کار بکات، چۆن توانێت پابلیک سپیکینی بێ، کۆمەڵێک زۆری سۆفت سکیڵمان هەیە. کاری سنتەرەکانی پەرەپێدانی پیشەیی ئەوەیە بەکردنەوەی خۆل، بەکردنەوەی ترینینگ کۆرس و وەرکشۆپ و سیمینار بتوانین قوتابیەکانمان ئامادەکەین بۆ بازاڕی کار. ئەمە ساڵی ڕابردوو لەگەڵ چەندین کۆمپانیا لەسەر خەت بووین ترینینگ کۆرسمان هەبوو بۆ قوتابیەکانمان کە بتوانین ڕایان بێنین، ینی کارێکمان کردو کۆمپانیا مارکێت بگەینین بە ئەکادیمیا لەگەڵ چەندین کۆمپانیا هەماهەنگیمان هەبوو هاتوونەتە زانکۆ لەگەڵ زانکۆی ئێمە کۆمەڵێک قوتابیمان هێناوە HR کۆمپانیەکان هاتوون ئەو داواکاریانی کە هەیەە ئەو کێشانی کە هەیەە دەرچوویکی زانکۆ چێتە کۆمپانیایەک ناتوانێت بەردەوام بێ بۆ ماوەی 3 مانگ خولیان بۆ کراوەوە ئامادە کراون بۆ بازاڕەکان. بەڕێز هێرش ئێمە لە سەردەمی تەکنۆلۆژیا ئۆین بەڵێ لە کاتێکا کە ئێوە ئامادەکارن ڕێخەرن بۆم جۆرە پێشانگایانە بۆی کە هەلی کار بڕەخسێن ئایا ئێوە ئەبنە لایانی چاودێری کار بنمونە ئەو کۆمپانیایە تا چەند ڕەچاوی مافی ئەو کەسە ئەکات لە ڕووی موچەکەیەوە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئەو مافانەی کە پێویستە ئێوە چاودێریکاری ئەو بابەتانابن ئەوان مەرجیان هەیە، بەڵام ئایا مەرجەکانی دیکە چۆن ئەگەر بە کورتی پێمان بڵێ؟ لە ڕاستیە ئەو کۆمپانیانەی کە پەیوەندی بە ئێمەوەکەن ئێمە وەکو زانکۆی خۆمان وەکو سنتەری پەرەپێدانی پیشەیی لەگەڵ زیاد لە 150 کۆمپانیا بەڕاستەوە خۆ پەیوەندیمان هەیە، ینی نەگەر ئامارێک دەمێ لە ساڵی ڕابردووە من زیاد لە 350 سیڤیم دابین کردو بۆ زیاتر لە 110 کۆمپانیا. ئەم کۆمپانیانە کە پەیوەندی بە ئێمە کە نۆکو زانکۆی نێودەوڵەتی تیشک سیڤیان بۆ ئامادەکەین، سیڤیان بۆ دابینکەین. لە ڕاستیە جگە لەوەی کە ئەوان پێویستیان بەدەستی کارە پێویستیان بەوەی کە ئێمە پاڵپشتی ئەو کەسانە بین کە ئینێرین بۆ ئەوانیانی ئێمە بەو کۆمپانیانە بڵێن ئێمە ڕفرێنسی ئەو کەسانین بۆیان نێرین بە هەمان شێوە ئەو کۆمپانیانش کە داوا لە ئێمە ئەکەن بە جددی من حەزەکەم ڕازگۆ بم لەگەڵت هەر کۆمپانیایەکە ئێمە ئەگەر فیدباکێکی باشمان نەبێت لەسەری سیڤی بۆ دابین ناکەین لە پێناوی پاراستنی مافی دەرچووەکانمان. دەستان خۆش بێ، زۆر سپاس بەڕێز هێرش عومەر بەڕێوەبەری سنتەری گەشەپێدانی کار لە زانکۆی تیشک لەگەڵمان بووین لە پێشانگاکەەوە. سپاس بۆ بەڕێستان.